سڵاو خلافەتی ئیسلامی خلافەتێکی نێونەتەوەیە بەمانای ئەوەی ئایا بۆ خزمەتی هەموو گەلانی ژێردەستە بووە یاخود گەلانی ژێردەستە کراونەتە خزمەتکار بۆ گەلی سەردەست و بۆ زمان و کللتوری ئەو نەتەوەی بینەرمان. ئەوەی لە مێژوودا وەک خلافەتی ئیسلامی یا فەرمانڕەوایی موسڵمانەکان بەناوبانگە هەم هەڵگری ڕەگەزی ئاینی بووە و هەم پرۆژەیەکی سیاسی بووە بۆ باڵادەستی گەلیان هۆزێکی بەهێز. لە دوای دامەزراندنی دەوڵەتی ئەمەوی و گۆڕانی بەشێکی زۆر لە بنەما ئاینیەکان و دروستبوونی خلافەتێکی پاشایی ئەو پرسیارە سەری هەڵداوەکایە ئەمەویەکان خێڵ و هۆز و دەسەڵاتی خۆیان بەکارهێناوە بۆ بەرفراوانکردن و بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام یان بە پێچەوانەوە ئاینیان وەک ئامرازێک بۆمانەوە و بەهێزکردنی خێڵ و لە باشترین حاڵەتدا باڵادەستی عەرەب بەکارهێناوە. تەنانەت لە دوای ئەمانیش و لە سەردەمی عەباسی و عوسمانیەکانیشدا هەمیشە توخمی خێڵەکی و باڵادەستی نەتەوەی سەردەست بەلاوەنان و سڕینەوەی کەمینەکان لە ڕووی زمانی و نەتەوەیی و کولتوری و ئاینیەوە وەک بەشێک لە داینەمۆی بەهێزبوونی خلافەت سەیری کراوە. هەر بۆیە لە درێژایی ئەم مێژوەدا ئەوەی وەک خلافەتی ئیسلامی و دەسەڵاتی موسڵمانان ناوبانگی دەرکردووە لە ڕاستیدا دەرفەتێک بووە بۆ بەهێزبوونی زمان و پێگەی عەرەب و فارس و دوجار تورکەکان. لەم نێوەندەدا کورد و بەشێکی زۆری گەلە دێرینەکانی ناوچەکە بوون بە سوتەمەنی شەڕ و ململانەی نێوان هێزەکان. خلافەتی ئیسلامی یەکێکە لەو خەونانەی کە زوو ئیسلامی سیاسی دەیدەنەوە بە جۆمانە وەک خەونێک کە هەوڵ دەدەن بۆ هێنانەدی. بەڵام ئایا ڕاستە بە درێژایی مێژوو شتێک هەبوو بێت بە ناوی خلافەتی ئیسلامی بەو مانایی کە خزمەتی هەموو گەلانی کردبێ یاخود خلافەت با بڵین قیناعێک بووە بۆ مەسەلە نەتەوەی و خێڵەکیەکان وەدین بەکارهێنراوە بۆ ئەو مەبەستە گەلانی تریش گەلانی ژێردەست بوون بۆ خزمەتی گەلانی سەردەست چ دەوڵەتی ئۆمەوی بێ یاخود دەوڵەتی عەباسی تەنانەت دەوڵەتی عوسمانیش کە هەر هەمویان لە خزمەتی نەتەوەیەکی دیاری کراوە بوون و ئەوانەی تریش لە خزمەتی ئەو نەتەوە سەردەستەیە بوون. ئێمە لە مێژووە هەموو مێژووی بەشێت هەموو چەندها ئیمپراتۆرێتی دینیمان هەیە ناچمە سەر هەمووی هەمە سەر خلافاتی ئیسلامی کە مێژووی خۆمانە مێژووی ئەم منتیقەیە مێژووی ئومەتی ئیسلامە. مەسەن چەندین ئیمپراتۆری و خلافەتمان هەیە لە عوسمانیەوە بۆ لە ئومەیەوە بۆ عەباسی و بۆ عوسمانی هەموو جارێ ئەڵێن ئەمە خلافەتی ئیسلام بۆ ئومەتی ئیسلام بۆ ئایا تۆ پێتووە ئەم خلافەتانە خلافەتی ئیسلام بووە یا بە ناوی ئیسلامەوە بۆ نەتەوەی سەردەست سوتی لێبینیوە. بێگومان ئێمە ئەمڕۆ باز لە دەوڵەتی دینیەکەین باز لە دەوڵەتی نەتەوەی ناکەین بێگومان ئەمە لە مێژووی ئیسلامیە تەواوی دەوڵەت و ئیمپراتۆرە ئاینیەکان هەر هەمویان لەژێر سێبەر و ڕوئیای شتێکە هات نەبوون و دروست بوون کە پێی وترا وەسیقەی مەدینە بێگومان لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەو وەسیقە 62 خاڵیەی لە مەدینە ئیشی لەسەر کرا هەموو ئەم دەوڵەتی دینیانەی لە دوای ئەو وەسیقەیەوە لە دوای خولەفای ڕاشیدین بۆ ئەو دەوڵەتانی کە بەڕێزە باسێ کرد هەمووی بەناو ستراکتۆر و بیرکردنەوەی خێڵ و عەشیرەتگەری و جۆرێک لە عەقیدەی ئیسلامیە هاتن ممارەسەی دەوڵەتداریان کرد. تەواوی ئیتنیک و گروپە جیاوازەکان تەواوی خێڵ و گروپە جیاوازەکان بێگومان لەژێر کۆنتڕۆڵ و قەڵەمڕەوی زمانی سەردەست کەلتوری سەردەست نەتەوەی سەردەستە یان تواونەتەوە یا دووچاری جۆرێک لە پاکتاوی ڕەگەزی بوونەتەوە ئەو هەموو پرۆسە بەدناوانەی کە لە مێژووە هەیە ئەو هەموو خوێن ڕێژی کە لە مێژووە هەیە سڕینەوەی ئینسانەکان ئیبادەکردنی جەماعی هەمووی بێگومان بۆ ئەوە بووە نەتەوەیەکی سەردەست هەبێ تا کۆمەڵێک نەتەوەی مەبەست توانەوەی ئیتنیک و گروپە جیاوازەکان چۆن یانی چێ کردوێتی بۆ نمونە ئەگەر ئێمە باز لە مێژووی دەوڵەتەکانی دینیە دەوڵەتی دینی لە دوای خولەفای ڕاشیدینەوە بکەین بابە ئەبینی مەسەلەن لە سەردەمی دەوڵەتی ئەمەویە
بۆ دەوڵەتی ئەمەویەکانی ئەندەلووس بۆ دوای ئەو بۆ سەردەمی عەباسیەکان هەر بە نموزەجێ وەرگرین کە باز لە دەوڵەتی عەباسیەکانەکەین ئەبێ باز لە دەوڵەتی فاتمیەکان بکەین بێگومان هیچ دەوڵەتێک لە مێژوو لە تەریخی ئیسلامیە بەقەد دەوڵەتی فاتمی عەقڵ سیکولار بە فەلسەفە بە ڕوئیایەکی دەوڵەتداری مۆدێرن باوەڕیان بە کرانەوەیەکی لە ڕادە بەدەر هەبوو بێگومان باوەڕیان بەو هاوکێشەوە هەبوو لە طریقەتەوە بۆ شەریعەت لە شەریعەتەوە بۆ حەقیقەت ئەمە هاوکێشەیە بوو کە تەواوی جیهانی ئیسلامی تووشی سەراسی مەکرد کە لە دوای ئەمەوە تۆ ئەبینی سوهرەوەردی لەدایکە بێ چەندین زانا و عالمی دینی هات عقلی ئیسلامیان خستە ژێر پرسیار عەقیدەی ئیسلامیان خستە ژێر پرسیار لە دوای دەوڵەتی فاتمی بێگومان لە هاوزەمان لەگەڵ دەوڵەتی فاتمیە کۆمەڵێک دەوڵەتی یا با بڵێن بزوتنەوەی دینی باتنی دیکە دروستە بێ بۆ من لە سەردەمی حەسەن سەباحە لە ئێرانە کە چەندین ساڵ حکومڕانیان کرد لە دوای ئەمە بزوتنەوەیکی سیاسی دروستە بێ بۆ نمونە کە ئەیوبیەکان دێن خۆتان نەزانن سەدان هەزار خەڵک لە دەوڵەتی فاتمی زیندە بەچاڵەکەن ئەکوژن ئەتوێننەوە کتێبخانەکانیان مەداریسە دینیەکانیان هەر بۆ ئەوەی کەلتوری دەوڵەتی فاتمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەناو جیهانی ئیسلامیە بێگومان نەمێنێ زۆر باشە ئەمە بەشێکە لە پرۆسەی توانەوە با من ئەو تێبینیە بکەم بیڵێم بۆ نمونە مەغریبی گەورە جەزائیر و تونس و لیبیا و ئەمانە هەمووی ئەمازیغ بوون خۆ عەرەبییان نەبوون بەڵێ ئێستا کەس ئەمازیغ کەمینەیەکی زۆر بچووک بوون مصر هەمووی قبطی بوو ئێستا قبطی نەماوە بە هەروەها شام سووریا کە سریانی و ئەمان بە هەمان شێوە عێراق ئیتر چۆن بڵێن ئەمە دەوڵەتی نەتەوەی نەبوون نهاتون نەتەوەکان بتوێنەوە بۆی خۆیان لەجێ ئەو نەتەوە نابن جا ئایا هەزمانیان قەدەغ کرد بێ ئەوانیان فێری زمانی خۆیان کرد بێ یا هەر نەتەوەکانیان لابرد بێ و نەتەوەی عەرەبیان تیادا نابێ بێتوانێ ئەمە وابێ یعنی بەڵێ خۆی کە ئەڵێن هەندێک گروپ و ئەتنیک و یا با بڵێن نەتەوەی بچووکی جیاواز لە مێژووە توانەتەوە هەر بوونیان نەماوە کورد کەماوەتەوە بەس خۆ ئەمازیغ بچووک نەبوون هەموو مەغریبی ئێستای گەورە بچووک نەبوون بەڵام ڕەمز و کاریزمایان نەبووە بەڵام خاچیان بەدەسەوە نەبووە بەڵام جۆرێک خاچیان داگیر کراوە داگیر کراوە وەکو نەتەوەی کورد خراونەتە ژێر پێ ئەوان لە ناو ئیمپراتۆریەتەکان هاتوونەتەوە ئەوان یعنی لە ڕاستیە کە باز لە ئەمازیغیەکانەکەی ئەتوانی باز لە کۆمەڵێک نەتەوە ئتنیکی جیاوازی تر بکەی کە لە ناو دەوڵەتەکانی ئەمەویەکانە لە ناو عەباسیەکانە دواتریش بۆ عوسمانیەکان لە سەردەمی ئۆرتۆغڵ هەمویان بە جۆرێک بەڕێز باسی کورد کرد پێتوانێت کورد بەهۆی ئەوە مابێت کە لە ئێرانە بووە دەوڵەتی عەباسی و عوسمانی زۆر دەسەڵاتیان بەسەر ئێرانی ینی کوردستانی ئێستای ئێراندا نەبوو بێتیان بە بڕوای من بەشێک لەوەی کە کورد تا ئێستا ماوەتەوە بەرگری کردووە ئەم بەرگریە پەیوەندی بە شعوری بەرگریکردنی نەتەوە و یا با بڵێن خەیاڵدانی نەتەوەی کوردەوە هەیە بەشێکی پەیوەندی بە زمانەکەیەوە هەبووە بەشێکیشی پەیوەندی بەو خاکە بەرفراوانەوە هەبووە ئەو شاخاوی و سەخت بەڵێ بێگومان ینی وتەیەکەیە لە لای سوڵتانەکان بە تایبەتی کە لە دوای ئەوەی کە مەمالیکەکان کۆتاییان دێت دەوڵەتی عوسمانیەکان دەسەڵاتە گرنە بەر ئیمپراتۆریەت دروستەکەن ئەوان ئەڵێن ئێمە نەهاتووین بۆ ڕزگارکردنی خاک دێین بۆ ڕزگارکردنی دڵەکان عوسمانەکان بەڵێ ئەمە وتەیەکی بەناوبانگە بۆ یەک کورد ڕاستە خاکی لەدەستیا بەڵام دڵی لەدەستنەیە ئیرادەی لەدەستنەیە ئەوەی کە کورد بەرگری کرد لە مێژووە بەشێکی پەیوەندی بەوە هەبوو کە بەشێک لە سەرکردە کوردەکانی وەکو سەلاحەدینی ئەیوبی خزمەتیان بە دەوڵەتەکانی وەکو فاتمی و ئەیوبی و عوسمانیەکانە کردووە تا ئێستاش بێگومان ئەو کاراکتەرە بەهێزانە بێگومان هەرماون و وجودیان هەیە لە مێژووە ڕاستە نەیانتوانی خزمەت بە دروستبوون و ستراکتۆری دەوڵەتی کوردی بکەن بەڵام خزمەتیان بە کۆمەڵی دەوڵەتی دیکە کرد کە کورد بەداخەوە لە ناو ئەو دەوڵەتانەدا ئەتوانم بڵێم قوربانیەکی زۆریە بەڵام قوربانیەکە نەگەشتە ئەوەی کە دەوڵەتی یا زمانی کوردی فەرهەنگی کوردی بتوێتەوە لە ناو ئەو دەوڵەتە گەورە تۆ ئێستا دیقەت بە دەوڵەتی عوسمانی باوەڕێنە خەلافەتی عوسمانی باشە من خەلافەتێکی دینی ئیسلامیە
کەچی سێرەکەین تەنانەت لە وڵاتە عەرەبەکانیشە هەر زمانی تورکی زمانی ڕسمیە ئەبێ بە زمانی تورکی بخوێنرێ بنووسرێ دەوائر هەمووی تورکی بێ تەنانەت والیەکانش هەموو تورکنیانێ هەر تاکو مەدحەت پاشاش ئەوە یەک وەزیری یەکەم یەک خەلیفەمان نییە لە غەیری تورک چۆن بڵین ئەمە دەوڵەتێکی ئیسلامی مێژووەکی پڕ لە هەڵدێر و کێشەیە مەبەستم ئەوەیە بەڵێ دەوڵەتی عوسمانیەکان کە دەوڵەتێکی ئاینی بووە بە فلتەری عەقیدەی موسڵمانان هاتووە بە فلتەری کۆمەڵێک دەق و تێکستی قورئانیە هاتن پایەکانی دەوڵەتداریان دروست کرد خۆ لە خۆ نەهاتن بەڵام عوسمانیەکان ئەوەمان بیر نەچێ عوسمانیەکان بەڵام ئەو سروتی ئاینی بەکارهێناوە بۆ پتەوکردنی پایەکانی خۆی لەناو دەوڵەتە بەڵام زمانەکە بۆ نمونە ئێمە ئەزانین حەدیسی صحیحمان هەیە الئەئیمەة من قوڕیش باشە ئەگەر سوڵتانی عوسمانی دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی موسڵمان و شەرعیە بۆ خەلافەت نایەتەوە دەستی قوڕیش ئەبێ لە دەستی تورکا بێ نەکەوە تەنانەت سەرک وەزیرانێک والیەکمان نییە تەنانەت عەرەب یا کورد یا غەیرە تورک بێ هەمانە چەندین والیمان هەبووە لە ناو قەڵەمڕەوی و وەسەتی ئیمپراتۆریەتی خەلافەتی عوسمانیا کورد بوون بەڵام ڕەنگە من و تۆ نەمانزانی بێ کە کوردن بۆ نمونە تەنانەت ئێستا ئەحزابی تورکی هەیە لە ناو تورکیا بۆ نمونەوەکو کەمال کلیژدار ئۆغلو کە سەرۆکی پارتی جەهەپەیە بێگومان یعنی ئەسڵی ئەم کاراکتەرە ئەسڵێکی کوردی بەڵێ منیش بێگومان ئەی سەلاحەدینی ئەیوبی کورد نەبوو سەلاحەدین والی نەبوو والی بەردەسەڵاتی لە سەدان و هەزاران والی سەلاحەدین سەردەمی عوسمانیان نەبووە لە سەردەمی ئەیوبیەکانە بەڵێ لە سەردەمی خۆی دروست کردو منیش ئەوڵم کاراکتەرێک ئەگەر خۆی نەتوانێت خۆی دروستکە خۆی قەڵەمڕەوی بۆ خۆی دروستکە گەلی کورد یەکێ لە کێشە سەرەکیەکانی کورد کە نەیتوانیوە دەوڵەتداری دروستکە نەیتوانیوە سوود لەو ڕوئیا و جیهانبینیە ئیسلامیە وەرگرێکە لە ناو ئیسلامە هەبووە تەوزیفیکە بۆ ئەوەی ئیمپراتۆریەتێک با بڵێن ویلایەتێک چوزانم بەڵام کورد میرنشینیە بۆ کاک سۆرە بەڵام ئەم بیرنشینانە لەبەرەوەی یەک نەبوون یەک گوتاری ئایدۆلۆژی سیاسی دینی نەبووە کۆیان کاتەوە بێگومان هەمویان پەرتەوازە بوون وای کردو ئێمە هەمیشە لە دواوە بین تۆ پێت وایە تورکەکان لە دەوڵەتی عوسمانی و سەلجوقی ئەوانشە وەک تورک کاریان کردووە بەڵێ بە دڵنیاییەوە بە ڕۆحیەتێکی تورکانە بگرێ مامەڵەیان کردووە هەموو ئەو خەلافەت و سوڵتانە یەک لە دوایەکانی کە لە تورکیاوە بۆ کۆمەڵێک بنەما و پرەنسیپی نەگۆڕی دەوڵەتداریە هەبوو بە هیچ شێوەیەک سازشیان لەسەر نەکردووە بەڵام ئێمە بە جۆرێک لە جۆرەکان هەمیشە لە سازش هابووین هەمیشە لە سازش لە دوای سازش کردومانە بۆ دەوڵەتە گەورەکان بۆ ئیمپراتۆریەتە گەورەکان لەگەڵ ئەوەی کە ئێمە لەبەرەوەی باوەڕمان بە خۆمان نەبووە ئیرادەمان تێک شکێنراوە کەسایەتیمان لاواز کراوە و ئەو عقیدە و بیر و باوەڕێی کە هەمان بۆ بە ئیسلام تا ڕادێک نەمانتوانیوە سوودی لێوەرگرین ممارەسەی تەواوی ئەو مەبادیئانە بکەین دوا پرسیارم کەواتە ئەم شین و شەپۆڕە بۆ خەلافەت بۆ هەڵەیەکی منهەجی گەورەیە لە ئێستادا ئێمە شین و شەپۆڕ بۆ خەلافەت هەر جۆرە خەلافەتێکی دینی هەر دەوڵەتی من ئەمە لێرەوە دەست پێ بکەم دەوڵەت ئەوی کە پێوتە خەلافەتی ئیسلامی بەڕاستی خەلافەتی ئیسلامی بووە هەر لە ئومەوی و عەباسی و عوسمانیەوە یا بەکارهێنانی ئاین بووە وەک هێتاەک بۆ مەبەستە نەتەوەی و خێڵەتچەکان بەمانایشتر نەتەوە سەردەستەکان نەتەوە ژێردەستەکانیان بۆ خزمەتی خۆیان بەکارهێنابێ ینی لە ڕووی واقعی و لە ڕووی مێژوویەوە ئەتوانین بڵین خەلافەتێکمان هەبووە پێوتراوە خەلافەتی ئیسلامی بەس ئەو کاتار کلماتی ئیسلامی هەبووە ینی هەر خەلافەتی ناو بوو هەر خەلافەت بە پیاوتۆ مەسەلەن بۆ نمونە پیاوتۆ خەلیفەی پیاغەمبەر پیاوتۆ ئیتر دوایی مێژوو نووسەکان کە هاتووان تۆ بەوانتۆ خەلافەتی ئیسلامی پیاوتە خەلافەتی ئیسلامی بۆچی لەبەری خەلیفەی پیاغەمبەر حکمی کردووە اینجای نەسەر ئەوە ئێمە ئەگەر بێت سەرەتا سەیرێکی ئاینەکە بکەین مەسەلەن محەممەد درودی خوای لەسەر بێ پیاغەمبەر بووە یعنی لە کۆمەڵگەی پیاغەمبەرە کەسێک هەبووە کە پەیامبەری خوا بووە و وحی بۆ هاتووە بەڵام بەنەمانی پیاغەمبەر درودی خوای لەسەر بێت کۆمەڵگەکە چی لێ من زۆر جار ئەوە ناوم ناوە دووڕیانێکی سەخت
مەسە ئایا ئەوانەیە کە شوێنکەوتی پێغەمبەر بوون مەسەرەن بیریان لەوە کردوێتەوە کە هەڵگری پەیامەکەی ئەو بوون و پەیامەکەی ئەو بگەێن بە حکمی ئەوەی کە ئەم ئاینە دوا ئاینە و دوا پەیامە بۆ بەشەریەت ئەم پەیامە بگەێنن بە هەموو مرۆڤەکانی سەرزەوی یان بێن بە ناوی ئاینەکەەوە حکم بکەن کامیان ینی ئەم دوو بۆ چوونە لەم دوو ڕیانە سەختە کامیان نەجاحەتی هێنا ئەویان نەجاحەتی هێنا کە هاتن بە ناوی ئاینەکەەوە حکمیان کرد یعنی ئەگەر هەر بگەڕێنەوە بۆ سەردەمی خەلیفەی یەکەمی مسلمانان کە پێوتی ئەبوبەکری سەدیق يعني هاد بدل كلمي هلا رؤاين يكشوا ولا وشيء خليفة يعني أجر كرمان يمكن بو شيء خليفة شو معناه كي للرؤاين يوا مثلا محمد وكوتمان بيغمر بوا وبيعمبري خوا بوا وخوا وحي بنار بوا بلام بنماني محمد تربتك دروس أبي لبيني أبو بكر الصديق كخليفية كمي مسلمان بو بلين لقال خواي جورا يعني وحي ماوي يا وحي كوتاي بهاتوا وحي سيركين کۆتایی پێ هاتووە بەڵام لەوە بیریان لەوە کردوێتەوە کە بۆ ئەوەی دەسەڵاتی خۆیان بچەسپێنن سیرەکەی ئەگەر بێت و بەناوی بگەڕێتەوە بۆ سەردەمی قوڕیشەکان کە ئایا ئەمان بەناوی قوڕیشەکان و حکومکەی سێک خەڵکی لیان قوبڵ ناکە یان سیرەکەی هەر لە سەقیفەی بەنی سەعادە کێشەیەکی گەورە دروستە بێت لە دوای مردنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ساڵ 11 کۆچی لە نێوان ئەنسارەکان خۆیانە کێشەیەک دروست بوو لە بینی ئەوس و خەزرەج ئەو جەما هۆزی ئەوس ئەیان دەبێت خەلیفە لە ئێمە بێ خەزرەج ئەیان ئەبێ خەلیفە لە ئێمە بێ اینجا هەر لەناو ئەنسارەکان دوایی لە بینی ئەنسارەکان و مهاجرەکانیشا کێشە دروست بوو ئەنسارەکان ئەیان دەبێت خەلیفە لە ئێمە بێ مهاجرەکان ئەیان خەلیفە لە ئێمە لەسەر دەسەڵات کەواتە کێشەی سەقیفەی بەنی سەعادە لە بنەڕەتە کێشە بوو لەسەر دەسەڵات دوای سیرەکەی ئەبوبەکری سەدیق مەسەڵەن هاتووتی نخير خليفة منا الأمراء ومنكم الوزراء يعني بأنصار كان يعني أمير كان لإيمة به وزير كان لإيوة به بلام سيركي لناو مسلمان مهاجر كانشا سيركي دي صلاة ما يوبوكي بناو قريش كان إلا بيش هاتني بيغمري شو كي حكمي كردوها هلا ودبر هل قريش كان حكمي عن كردوها يعني سيركي إما أجر بيتو ببي ورا آين يكسيري دي صلاة كين من هم يشوتو ما أبي بقري بدواي كي لهم كس دیندارترە کە کێ لە هەموو کەس شارەزاترە لە ئاینەکە ئەو کەسە بێ بیکەی بە خەلیفە بەڵام سیرەکەی کرد وەکو ئیبن خەلدون ئەڵێ ئەمەویەکان کاتێک سەرباسی ئەمەویەکان ئەڵێ ئەمەویەکان کاتی خۆی ئەگەر دەسەڵاتیشان نەویستایە دەسەڵات هەر ئەگەڕایە بۆ ئەمەویەکان چکە لەبەرەی عەسەبیەت لەناو ئەمەویەکانە و لەناو قوڕەیشە لەناو عەرەبە لە هەموو عەسەبیەتەکانی تر بە قووەت بووە لەبەرەوە ئەمەویەکان ئەگەر ئێمە بە پێوەری ئاینی سەیریکەین بە هیچ شێوەیەک نابێت ئەمەویەکان حکومداریان کردایە ئەگەر بێت و دەوڵەتەکە دەوڵەتێکی ئاینی بێ بەڵام سیرەکەی لەبەر ئەمەویەکان پێش ئیسلامیشان ئەوان حکمیان کردو یعنی سێکە هەر چوار خەلیفەکە لە ئەشرافی قوڕەیش بوون مەسەڵەن ئەمەویەکان ئەشرافی قوڕەیش بوون عەباسیەکان ئەشرافی قوڕەیش بوون ئەمانە حکمیان کردووە بس الحديث ما هي الأئمة من قريش يعني حديث يعني من هەمیشە وتومە ئەو حەدیثانە يعني ئەسڵێکیان نییە ئەوەی دەلالەتە لەسەر ڕەگەز پەرست مثلا قريشەکان صحيح بخاري مثلا چ جیاوازیەکەی لەوەی کە مەسە یەهودەکان ئەڵێن نحن شعب الله المختار ئێمە شعبێکی خوا هەڵی بژاردووی مثلا بس خوا شەروا ئەڵێ بەڵام سیرکە ئەگەر تۆ بێت سەیری یەهودەکان کە سەیری جوولەکەکەی لە عالەما مثلا زۆربەی عالمەکان مەسەڵەن جوولەکەن زۆربەی لە بواری اقتصادا لە بواری بەڵام سەرەکی قوڕەیش چیان پێشکەش بە شەریعەت کرد هەر وەک تێبینی ماوەردیش لە ئەحکام سولتانیە ئەڵێ کە معاویە لە خۆشەویستیا بۆ یەزید نییە کە ئەیکاتە خەلیفە بەڵکو لەبەر ئەوەیە کە عوسبەی ئومەیە ئەوەنە بەهێزە عەرەب بەس گوێ لەوە نەگرن پێت وایە ئەوە ڕاست بێ ئەو قسەیە بەڵێ منش خۆم هەر قەنەعەتم وایە وەکو پێشتیش باسمان کرد یعنی ئیبن خەلدونیش ڕەئی وا بووە تەنانەت ئەگەر ئەمەویەکان نیانویستیا دەسەڵات بگرنە دەست دەسەڵاتەکە هەر ئەگەڕایە بۆ ئەمەویەکان چکە لەبەرەی عەسەبیەتی ئەمەویەکان لە عەسەبیەتی هەموو تیرەکانی ناو قوڕەیش لە هەموو عەسەبیەتی ناو عەرەب و ناو جیهانی ئیسلامی ئەو کاتەش بە قووەتر بوو لەبەرەی سەرەکی دەسەڵاتەکە دیسان گەڕاوەتە بۆ ئەمەویەکان بەڕێز با بڵێن هەموو شتەکانی جاهیلی جارێکی ترە گەڕێنەوە ناو ئیسلام بەتایبەتی دوای فەتحی مەککە کە خەڵکێکی زۆر مسلمان بوون چکە خەڵکی ئەو کاتە ینی لە هۆزەکان سێرەکەی ئەعتیمادیان لەسەر چی بووە لەسەر کە کێ دەسەڵاتی زیاد بۆ شوێن يعني شلون أو كوتون بو زوربي عرب لدواي فتح مكة ومسلمان بون وكو علي وردي الله كانت قلوبهم بدوية وألسنتهم إسلامية يدخلون في دين مثلا دليان بدويانة بو بلام سيركي زمانيان إسلاميان بو زور باشا بلام سيركي أما دوات الرنجي دايا يعني لفتوحات إسلامي كمن شتيك
ینی بە نظرم شتێک نییە پێی بووتە فتوحاتی ئیسلامی تۆ کاتێک کە تۆ پەلاماری گەلێکەی پەلاماری هۆزێکەی بتوێ بە شمشێر مسلمانیکەی کەس بە شمشێر مسلمان نابێت لەبەرەوە پێی ناوترێت ئەوە فتوحاتی ئیسلامی من پێ ئەڵێم فتوحاتی عربی مەسا عرب هاتن ئەم گەلانەی ئەم ناوچانیان وەکو کوردە وەکو بەربەرە وەکو ئەمازیغا وەکو هۆزەکانی ئەفریقا داگیریان کردو زۆرێکیان لێکردن بە عرب ئەمە پێوترێت فتوحاتی عرب پێی ناوترێت فتوحاتێکی ئیسلامی ئەمە لەو سەردەمە زووە دەرچین بینە ئەملاوە بەس کاتێک عوسمانەکانیشان وەک دەوڵەتێکی بەحساب دینی کەچی زمانی تورکیە بێتە زمانی ڕسمی و هەموو خەلیفەکان تورکن ڕئیس وەزیرەکان هەمووی هەر تورکن هەر لە بەنی عوسمانیشن بە هەمان شێوە سەفەویەکانیش لە ئێران ئیتر چۆن ئەمە بۆ ناوێنانین دەوڵەتێکی نەتەوەیی کە ئایدۆلۆژیایەکی دینی بەکارهێناوە بۆ خزمەتی نەتەوەیان بالضبط وایە لەبەرەوەی چکە دەسەڵاتدار بۆ ئەوی لە دەسەڵاتە بمێنێتەوە فەرمانڕەوا بۆی لە دەسەڵاتە بمێنێتەوە سەرەکەی ئاینێکەکە بە ڕیتای بۆ خۆی خەڵکەکە ئەگەر لە دەسەڵاتە دنیاەکە نەترسن بێگومان ترسێکی زیاتریان بۆ دەسەڵاتە دینیەکە هەر بناسەب ئێستاش لە ئێرانە تەنانەت حزمی دموکرات کە ئەگیرن بە ناوی دژاتی خوا پێغەمبەر و یعدام ئەگەر باسی ئەم سەردەمە بکەین کاتەش هەروە بووە جەنابەت باز دەوڵەتی عوسمانەکانەکەی ئەوەی کە ئەڵێ ئەئیمەت من قوڕیش عوسمانەکان هیچیان قوڕیشی نەبوون مەسەن تەنان لە سەردەمی عەباسیەکان ئەگەر بێتە تاهتاک و سەردەمی معتەسەم دەوڵەتێکی بەهێز بۆ عوسمانەکەی دوایەوە دەوڵەتێکی یعنی هەر منطقەیەک بۆ خۆی حاکمێکی هەبووە مەسەن سەلجوقیەکان حکمیان کرد سەردەمی بوهێیەکەکان حکمیان کرد کەمانە هیچیان لە قوڕیش نەبوون عوسمانەکان هەر هۆزێک بوون لە ئاسیای ناوەڕاستەوە هاتوون سێرەکەی هاتوون هەموو ئەنادۆڵیان داگیر کردووە هەموو ناوچەی کوردستان و عەرەب و فارس هەمویان داگیر کردو و زمانی تورکیان زاڵ کردو بەسەر تا ئێستاش سەرەکەی ژمارەیەکی زۆر لە لادێ و لە دۆڵ و لە کوردستان ناوی تورکی هەیە لە عێراقا ناوی تورکی هەیە لە زۆر شوێن بۆچی چونکە ئەوەی ئەو دەسەڵاتداری ئەوەی بە ناوی دین و ئەتوانێت کە خەڵک بچەوسێنێتەوە و بەشێکی بچەوسێنێتەوە بەشێکی گۆڕال دروستکە بۆ نمونە ئێستاش لە ئێرانە ینی بە ڕێبەری باڵای ئێران پێوتێ نائیبی ئیمام لانی لە مەذهبی شیعە قەنەعەتیان وایە کە ئیمامی مەهدی کە هێشتا زیینووە لە ئاخر زەمان ئایەت ئیتر سێرەکەی لە 200 ساڵ پێش ئێستەوە نەظەریەک لە ناو شیعەکانە دروست بوو کە ناکرێت ئیمام نائیبی نەبێت لەبەرەوە سێرەکەی نەظەریەکیان دانا پێوتە نەظەری نائیبی ئیمام کە پێوتێ وەلی فەقیه و بە حکمەکەی شێوتێ ویلایەتی فەقیه مەسەلەن ئیتر بۆیە هەچ کەس لە ئێرانە دژایەتی ڕئیسی ینی ڕێبەری ئەو وڵاتە بکە وەلی فەقیه بکە مانەوە دژایەتی ئیمامی کردووە کە دژایەتی ئیمامیشی کردووە کەواتە دژایەتی خوا و دژایەتی دینی ئیسلامی کردووە یعنی سێرەکەی ئاسانترین وەسیلەیە بۆ ئەوی تۆ بتوانی خەڵکی پێ سەرکوت بکەی لە هەمان کاتژە خەڵکی پێ گوێڕا بکەی یعنی تورکیاش خەریکە بەرەو ئەوە ئێستاش لە ئێرانە هەموو ئەم شتانە لە خزمەتی زمان و کللتور و نەتەوەی فارساییە بالضبط من هەمیشە وتومە یعنی مەسەلەن دەوڵەتێکی وەکو ئێران ئەگەر بێنە سەر ئەم سەردەمە ئەگەر دەوڵەتێکی ئاینی نەبێت دەوڵەتێکی مەذهبی نەبێت ئەتوانێت کۆنتڕۆلی عێراق بکە ئەتوانێت کۆنتڕۆلی یەمەن بکە کۆنتڕۆلی لوبنان بکە کۆنتڕۆلی سووریا بکە بەهۆی مەذهبەکەەوە بەڵام ئەگەر دەوڵەتێکی بۆ منە نەتەوەی فارسی واتەنا ئەگەر هەر نەتەوەی فارسیش وایە مەسەلەن نەتوانین کۆنتڕۆلی وڵاتە عەرەبیەکان بکە بە هیچ شێوەیەک وەکو سەردەمیشە مەسەلەن ئیسە تورکیاژین هەمیشە وتومە لە هیچ دەوڵەتێکە مانە نییە کەسانی متەدەین حکم بکەن بەڵام نابێت دەوڵەتەکە دەوڵەتێکی ئاینی بیانێ ئەو کەسە بڵێ من بە ناوی خوا و حکومەکەم یا بە ناوی یا من خەلیفەی خوام یا توانێتی زۆربەی کورد و عەرەبیش بخاتە خزمەتی ئەجندای تورکی خۆیەوە بە ناوی هەدەفەکە ئەوەیە خۆی هەدەفەکە ئەوەیە مەسەلەن کەسێکی وەکو یوسف قەرزاوی ئەڵێ ئەردۆغان خوا و جوبرائیل و موسڵمانانی لەگەڵە یعنی بۆچی یعنی ڕئیسی وڵاتێکە خزمەتی تورکایەتی خۆیەکە خزمەتی دەوڵەتی تورکەکە مەسەن بیر ینی هەرچیەک لە پێناو تورکا بێ ئەیکانی من هەمیشە وتومە یەکەم شیعاری ئەردۆغان کاتە سەر حکم ئەوید هەر شەی تورکیە ئیچن ینی هەموو شتێ لە پێناوی تورکیا سێرەکەی سەدامیش مەسەن مۆرکێکی دینی کردبوو بە بەرگی ئەو شەڕێکە لەگەڵ ئێرانای کردی ئێرانیش بە هەمان شێوە یعنی ئەمە سێرەکەی حکامەکان هەمیشە یانە بەرگێکی دینی بکەن ئیسلام وەک ئاینێکی جیهانی هەم خاوەن کۆمەڵێک بنچینەی ئەخلاقیە کە ژیانی کۆمەڵایەتی ڕێکدەخات و هەم بووە بە پرۆژەیەکی سیاسی کە زۆر جار دژی کەمینە و گەلانی بێدەسەڵات بەکار هاتووە.